لە یادی سیوەک ساڵی شیمابارانی گوندەکانی سنوورەکەیان دەیانەوێت پامی ناڕەزایی خۆیان بگەێنن. دەڵێن ناوچەکەیان پەراوێز خراوە و خزمەتگوزاریان پێویستە. بەشێک لە چین و توێژە جاجەکانی ناحیەی ئاغجەلەر یادی شیمابارانی عەسکەر و چەمی ڕەزان و گۆپتەپەیان بە خۆپیشاندان دەست پێ کرد. بەهۆی خراپی ڕێگاوبانەکانیان و کەمی خزمەتگوزارە سەرەتایەکان ڕێگای سەرەکی ناحیەکەیان داخست بەڕووی ئەو کەسوولایەنانەی بەنیاز بوون بەشداری ساڵیادەکە بکەن. ئێمە دوای ساڵێکە کە ڕێگاکەمان دوای وێرانە دەیانجا خۆشەدارمان کردو دەیانجا بەڵێنی درۆمان پێدراوە بێسوود بووە قوبات تاڵابانی جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان دووجار بڕیای دەرکردو پاری بۆ تەرخان کردو بەڵام تاسە نەکراوە هیچ لە ماگی نوێی 2018 کە قەرار بوو دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بکرێت بەڵام بەداخۆ نەکراوە. سەرباری ڕێگریەکان و داخستنی ڕێگاکە بۆ ماوەی نزیکەی 3 کاتژمێر بەڵام لەسەر مەزاری شەهیدان بەبێ ئامادەبوونی هیچ بەرپرسێکی باڵای حکومەت و وەزارەتی شەهیدان ئۆنفالکراوان چەند چالاکیەک بە بۆنەی سیوەک ساڵی شیمابارانکردنی گوندەکانی عەسکەر و گۆپتەپەوە بەڕێوە چوون. هیچ شتێکمان بۆ نەکراوە کاک هیچمان بۆ نەکراوە. ئیتر من یەکێکم خۆم لە بەرکەوتی سەچی چیمایی هیچمان بۆ نەکراوە. هەروەها بۆ خۆم دەچمە دکتۆر و چارەسەرمان بۆ دانێ و ئیتر تەواو هیچ ئاوڕێکمان لێ نەدراوەتەوە. تابی حاڵاتیەکمان وای لێ هاتووە کە سوکاری شەهیدان یعنی لە هەموو شتێک مەویست بوون ینی بێهیوا بووینە بەڕاستی. بۆ نمونە لە حملەی هەڵبژاردنا دێن ئەلێرە هەفتەیەک پێشتر ئامادەکاریەکەن و شوێن دابینەکەن و میوان کۆکەنەوە بەڵام لە یادێکی ئاوا گەورەیە سیرەکەی نایەن باشیان پێی نییە یعنی بۆ نمونە ئەوان ڕەنگە ئەمڕۆ کە هەر نەزانن یادی چیمابارانکردنی گوندێکە. خراپی ڕێگاوبانەکانی سنووری ئاغجەلەر بە جۆرێکن کەم ڕۆژەی ڕووداوی چووی تێدا ڕوونەدات. ئەوەش لە کاتێکدایە پارساڵ دووجار پارەی پێویست بۆ چاکردنی ڕێگاکە تەرخان کرا بەڵام بەڕێوەبەری ناحیەی ئاغجەلەر دەڵێت بۆ چاکردنی ڕێگاکە دەستیان پێ دەکرێت. چاوەڕوانی و ئارامگرتنی ئێمەش وا گەشت بەلووتکە بەجددی بودجەی تایبەت بۆم ڕێگەیە تەرخان کراوە فەرمانی وزاری و فرمانی کارگەری بۆم ڕێگەی دەرچووە هۆکارەکانی دواخستنی ئیشەکە و نۆژەنکردنەوەی ڕێگاکە دەستی پێکردنە بەجددی. لە 3 ئایار 1970 ڕژەمی بەعز لە قۆناغی چوارەمیان پالدا بەچەکی شیمیاوی گۆردومانی گوندەکانی عەسکەر و چەمی ڕەزان و گۆپتەپەی کردو بەو هۆیەوە زیاتر لە 600 هاوڵاتی شەهید و ئەنفالکران. ڕزگار جەبارێن ئارتی گوندی گۆپتەپە.